زۆر جار خەڵکانێکێ سوێن خواردن کە سوێنە خۆن لەسەر شتێ سوێنەکە ئەکەنە ڕێگرێک بۆ ئەوەی کە کارە چاکەکان بکەن. ئەڵێ وەڵاهی برا من سوێنم خواردووە نەڕۆم بە ماڵی براکەم، سوێنم خواردووە بەخوا ناچم بە ماڵی براکەم، سوێنم خواردووە، سوێنم خواردووە مەسەلەن بۆ نمونە فڵان شت نەکەم. خوای تەعالا ئەفەرمێ سوێن خواردنتان بەخوای پەروەردگار مەکەنە ڕێگریەک، یعنی سوێنتان بەخوا خواردووە مەیکەنە ڕێگریەک لەوەی چاکە نەکەن، یان سوێنت خواردووە کە حرامێ بکەی. هەر کاتێک هاتی تۆشی خۆت سوێنەکەت بشکێنەوە حرامەکە مەکە، یان سوێنەکەت بشکێنەوە ئەو کارە چاکە بکە. مەڵێ وەڵا سوێنم خواردووە لەبەر خاتری سوێنەکە نەیکەی. بەڵێ أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس، يعني تۆ سیرکە بیر کاری چاکە، کاری تەقوا فەرزێکە یان حرامێکە، سوێنت خواردووە حرامێ بکەی، یان سوێنت خواردووە فەرزێ نەکەی، یا سونەتێک نەکەی، یان ئیسلاحی بینی خەڵک، یعنی وەڵا بڕیارمدا نەکەومە بین کەسی تر، سوێنم خواردووە نەکەومە بین کەس، سوێنم خواردووە ئەمە نەکەم. شریعەتی ئیسلام ئەمانەی هەموو لەخۆ کردو تەواو. بڕۆ بیکە و سوێنەکەت کەفارەتی سوێنەکەت بدە، بڕۆ بیکە و کەفارەتی سوێنەکەت بدە. والله سميع عليم. خوای تەعالا بیسەرە بە قسەکانتان کە ئیکەن. خۆ ئێمە یەک شتێکمانەیە زۆر زۆر گرنگە، یعنی من زۆر جار جەخت لەسەراوکەم ئەڵێم الحەمدولله ئێمە ئەزانین خوایەک هەیە بیسەرە بە هەموو قسەکانمان و بینەرە بە هەموو کار و کردەوەکانمان و تەنانەت عەلیمە بەناو دڵیشمان. ئیتر تەواو مادام وایە خەڵک چۆنتی ئەگا خەڵک چۆن لە یەکێداتەوە کێشە نییە، مهم ئەوەیە تۆ نیەتت پاکە لە کارەکەت و کارەکەت شەرعیە و خۆت ثقت بە ئیشی خۆت هەیە، تەواوی تر خۆت مەشغول مەکە بە وەڵا فڵان وا ئەڵێ و فڵان وایوت و فڵانە کەس وا وەڵا ئەم شتانە بکە. خوای تەعالا حەڵاڵیشی کردووە سوێن بە ئەویش بخۆ سوێنەکەت بشکێنە و کەفارەتی بدە، خەریکی کارە چاکان بە. لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم. ليرە مەسئلەیەکی تراتە پێشەوە. جاری وایە لە دەمت دەرەچێ سوێن ئەخۆی بەس مەبەستت سوێن نەبووە، لە دەمت دەرچووە سوێن ئەخۆی مەبەستت سوێن نەبووە. بۆ نمونە کاک یاسین ئەڵێ مامۆستا دوێنێ تۆ ڕۆیشتی بۆ دەرسەکەت، ئەڵێم نەوەڵا بەس مەبەستم ئەوە نەبووە، نەوەڵا مەبەستم ئەوەیە قەسەم بخۆم کە نەڕۆیمە، دوایە کەوتە بیرم ئارە وەڵایش چوومە لا حەول ولا قوة إلا بالله. ئەوە سوێنەکەوێ سوێن ناکەوێت، يعني مادام عزمت جزم نكردو لسر موضوعك لناو دلو نبوة ناكويت. لا يؤاخذ اخوان لا تشتاقري لا يؤاخذكم الله باللغو او اللغوة في ايمانكم. خلقي شيء عليه قسيه كردواري خو ماني عليه سوين لسنا عن خواردن ناكوي نتا ميستو او بو اويه بس اگر تو بو نمونه عيسى وثمان كاكا فرمو بخو تو بلاي ناخم تفرموا بخوا برا ناخم والله برا قسم بخوا ناخم سوێنە ئەو خوا لەسەر حسابی کردووە ئەگەر ئەو سوێنە بشکێنی گەرە کەفارەتی بدەیت چونکە ئەوە عەزمت کرد بەس هەروە لە دەمت دەرچوو بەبێ عەزم و جەزم بەڵێ ناکەوێت نەک لە خواردن لە هەموو شتێکی تریش. ولكن يؤاخذكم بما كسبت قلوبكم. ئەوەیە لە ناخی دڵەوە تۆ قەزدت سوێن بێ. والله غفور حليم. لەگەڵ ئەوەی شاء تۆ ئەمانەش بکە مەسەلەن ئەم تاوانەشت کرد بێ کە سوێنێکت خوارد و دوایەوە شکانتیش خوای تەعالا غەفور و حەلیمە و کەفارەتەکەی بدە لێت خۆشە بێ. حەلیم یعنی نەرمونیانە خوای پەروەردگار بە ئارامە بەرامبەر بە غەڵەتی عەبدەکانی. حلم ئەوەیە کە مقابل غەڵەتەکە و تۆ ئارامەگریت و عقوبەی نادەی، ئەوە حلمە.